بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ قسەی زیاترەکەم لەسەر ئەمڕاستیمەی ئەمڕۆ کە یوبیلی زیوینی دەستگای چاپ و پەخشی سەردەم بوو لەگەڵ هەردوو بەڕێزان دکتۆر دانا ئەحمەد سەرنووسەری گۆڤاری سەردەمی عەرەبی و زۆر بەڕێز هیوا قادر شاعیر و نووسەر بەخێر هاتن بەخێر بێن. سەرەتا با لە دروستبوونی دەستگای چاپ و پەخشی سەردەمەوە دەست پێ بکەم ساڵی 1998 کاتێک کە دەستەیەک لە نووسەران و ڕۆشنبیران بڕیاریاندا کە دەستگایەکی لەم شێوەیە دروست بکەن ئەو کات ضرورەتی ئەو سەردەمە وای کرد کە دەستگایەکی لەم شێوەیە دروست ببێت. بەڵێ گەر بگەڕیتەوە بۆ مێژوویە و قۆناغا کۆمەڵگەی کوردی دابەش بووە بەسەر دوو زۆنا و شەڕی براکوژی هێشتا خۆش نەبووەوە برینەکانی و ئەو هەناسەی کە هەناسەی دیموکراسیە نەبووە بەو جۆرەی کە پێویست بێ کاک شێرکۆ لەگەڵ کۆمەڵی هاوڕە دوستی خۆیان کە ئەوانش کۆمەڵی نووسەری ناودار بوون مامۆستا حوسێن عارفە کاک حەمەموکری یادی بەخێر بێ کاک دڵشادە و مامۆستا ڕۆژبێگەری چیرۆکنووسە ئەمان پێکەوە هاوەهەنگ دەستگاکەیان دامەزراندووە و لەگەڵ دامەزراندنی دەستگاکەیان خەونێکی زۆر گەوریان هەبووە کە ویژەوەیە دەستگایەکی بێسانسۆر دەستگایە کە حیزب نەتوانێت دەخاڵەت بکە و هەرچی یان بێت بەبێ سانسۆر بڕات. لە ڕاستیشە جگەلەوەی کەمە ئازایەتی ئەو گروپە بوو لە نووسەران پێم وایە ئازایەتی جەلال تاڵەبانیش بووە لەو سەرۆختەیە کە وتوێتی ئەبێت ئەم دەستگایە دامەزرێنن و دەستگایەک بێ یەکەم جار گلەی و گازندە و ڕەخنە لێمە بگرن وەکو مامۆستا کاک شێرکۆ بێ کە زۆر جار باسیەکەی و یەکەم کتێبمان کە چاپ کرد ڕەخنە بوو لە حیزبی کوردی لەبەرەوە بەم درێژی ئەم 25 ساڵە ئەم دەستگایەکە هەبووە نەحیزب توانیەتی تەداخل بکە و دەخاڵەت بکە نەوی سوشیانە بێگومان ئەگەر بیان کردایە بیکەن ئەو هێزە گەورەیە و سەرمایە گەورەیە لە نووسەران کە لە ناوم دەستگایە بوون نەئەمان لەبەرەوەم دەستگایە تەمسیلی هەمە ڕەنگی و هەمە جۆری و هەمە خەیاڵ و هەمە بیر و بۆچوونی کۆمەڵگەی کوردیەکە ئەم دەستگایە لە هەموو نووسەرانی تیا بووە لە هەموو بیر و باوەڕە جیاوازەکان. پێما بێ هەڤاڵ مامجەلال یەکێک بوو لە کارکتەرە سیاسیەکان کە بۆ خۆی دامی ئەم دەستگایە کرد. لەبەرەوەی ئەو پیاوە خوێنەرێکی باش بووە و تا ڕادەیەک نووسەر بووە و زانیوێتی و لە نووسەرانی شەو نزیک بووە ئەو معاناتی زانیوە بەڵام ڕەنگە ئێستا زەحمەت بێ سیاسێکی لەو جۆرە بدۆزیتەوە کە نووسەران بناسێ کە ئەدەبی کوردی بخوێنێتەوە کە بزانێ هەموم و خەیاڵ و دیدگای ئینسانی کورد و نووسەری کورد بەرەو چاڕاستەیەەکە لەبەرەوە ئەو سەروەختە زۆر باش هاتووە و دەستگاکەش بە هەمانەوە ڕێچکەی کە کاک شێرکۆ و هاوڵەکانی کە کاریان تیا کردووە ئێستا شەر بۆ هەناسەیە کارەکە ڕاستیە ئێمە دەستگایەکین هیچ سانسۆرێکمان نییە و هیچ هێزێکیش ناتوانێت سانسۆر بخاتە سەر دەستگاکە و ئەگەر سانسۆریش بخاتە سەری بێگومان و نووسەرانە لەوێ نەجیانە بێتەوە ناتوانن کار بکەن. کاکدانا ئەو جونگە گرنگانەی کە ئەو کاتە زۆر گرنگی پێدرا جونگە سیاسیەکان و ئەدەبیەکان و فکرەکان بوو یاخود ئەو جونگانە بوون کە گرنگیان پێنەدرا بوو یان فەرامۆش کرابوو. من دووشت هەیە باسی کەم یەکەم ئەو تەسەوڕی کە برای بەڕێز هاوڕێی خۆشەویستم کاکیوە ئاماژەی پێکرد ئەزانی عەقڵێتی جەنابی مامجەلال وا بوو کە هەمیشە مجتەمع بەوە گۆڕێ یعنی مجتەمع نە بە فیشەکە گۆڕێ نە بە سیلاحە گۆڕێ مجتەمع بە زۆر و قمع و سەپاندنی شت ئەفکار ناگۆڕێ. مەسەلەن من بەڵگەیەکە دەیەوێت لە ساڵی 1965 ئەو گوێم لێ بێت لە هەندێک شوێن 1965 وەختێکە حرەکەی سیاسی کوردی لەگەڵ حکوومەتی بەعز ئەکەونە دانووسانکردن یەکەم شەرتی مامجەلال ئەوە ئەبێ کە زانکۆی سلێمانی بکەنەوە لە ساڵی 1968 ئەکرێتەوە ئیفتیتاحەکرێت لەبەرەوە ئەبانی کردنەوەی دەستگای سەردەمیش هەمان درێژە پێدانی هەمان ئەو ڕوتە فکریە کە ئەو کاتە هەبووە ئەزانی یعنی گۆڕینی زەوقی مجتەمع گۆڕینی ئاراستەی فکری مجتەمع ئەمە هەر لە گۆڕینی بنچینە و
ڕەگ و ڕیشەوە ئەبێ کە تۆ بتانی پەروەردەی تاکێ بکەیت کەسایەتی تاکێک دروست بکەیت ئەم تاکە تاکێکی بەرهەمهێن بێ بە ئەو کۆمەڵگەیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئێمە ئەزانین کە لە فترەی بڵین 1960 کۆتایی 69 کە حرەکەی ڕوانگە دروستە بێ لە دوای ئەو فترەیە و فترەی دروستبوونی ئەدەبی مقاومە لە ناو مێژووی ئەدەبی کوردیە و فترەی هاتنە پێشەوەی ئەدیبەکانی ناو حرەکەی ڕوانگە لە کاک شەرکۆ بێکەس یادی بەخێر لە مامۆستا جەمال شارباجەڕی لە مامۆستا ڕۆڤێگەر لە مەسەلەن لە مامۆستا لەتیف هەڵمەت هەموو ئەمانە کە هاتنە پێشەوە ئەو گیانە مقاومەیان تیا بوو ئەو گیانە هێزەیان تیا بوو کە بەرگری لە دابوونەریت و لە سیاست و چوزانم لە ئەفکار و لە قومیەتی میلەتی کورد بکەن زەی لەبەرەوە کە ئەگەینە هەشتاکان و کە ئەگەینە نەوەتەکان و هاتنە پێشەوەی شۆڕشی با بڵێن ئینتیفازی ساڵی 91 و ئەوانە ئەمە فەراغێکی فکری گەورە دروست بوو لێرە ئەو ئەدیبانەی کە چ بە شعر چ بە چیرۆک چ بە تێزی فکری ئەیان نووسی و ئەمانە سەرمایەکی ڕەمزی گەورە بن بۆ میلەتەکە و لە نووسینەکانە ڕەمزیان بەکارەهێنا ئەمە چۆن ئەمە تەرجەمە ئەەکەی بە واقع و چۆن تۆ لە دنیایەکەوە کە ئەتەوێ بەرگری لە کیانی میلەتێ بکەی دا ئەبەزیتە قۆناغێکی تر کە پەروەردەکردنی خودی میلەتەکەیە ئەمە زۆر گرنگە دەبێت ئیستیعانە بکەی بە ئەدەبی گەلانی تر دەبێت تەرجەمەی ئەفکاری میلەتانی کە بکەی دەبێت چاو لە ئەزمموی میلەتانی کە بکەی دەستگای سەردەم ئەم کەشەی ئەفران ئەم کەشەی هێنایە پێشەوە چۆنێتی هێنانی تەرجەمەکردنی بیری ڕاست بیری پێشکەوتن خواست ئەو فەلسەفە و فکرە پێشکەوتن خواز و پەروەردەکاری کە لە غەرب هەبوو ئەو دیوەی کە لەگەڵ کللتوری ئەم کۆمەڵگەی ئێمە لەگەڵ توراسی ئەم کۆمەڵگەی ماگونجێ هات پەنای بەربوو ئەوەی کە ئەم ئەفکارانە بە جۆرە لە جۆرەکان تەرجەمەکە بۆ ناو ئەدەبی کوردی بۆ ناو فکر و فەلسەفەی کوردی و ئەمە ببێتە زادێک بۆ بێتە توێشوێک بۆ ئەوەی کە هەم ئەو کەسانی کە لە ئەخوێنن خوێندەوارن هەم ئەو کەسانی کە لە مستەوا جیاوازەکانی خوێندەواریان هەر کەسە و پشک و پڕشتی ئەوەی بەرکرێ کە بەشێک بێ لەو حرەکە فکریە و ڕۆڵێکی هەبێ لە بنیاد سەر لە نوێ بنیادنانەوەی وەرچەرخانێکی فکری و بنیادێکی کۆمەڵایەتی بۆ ئەم کۆمەڵی کوردەواری کاکیوە بێگومان ئاماژەمان بەوە کرد کە دەستگای چاپ و پەخشی سەردەم لەلایەن ژمارەیەک ڕووناکبیر و شاعیری گەورەوە دروست بوو لەدایک بوو بیر و فکری ئەم شاعیر و ئەم ڕووناکبیر و نووسەرانە کاریگەری هەبوو لەسەر بەرهەمەکانی ئەو کات سەرەتاکان با بڵێن بێگومان ئەو وامە ڕەنجە لە بیر و بۆچوونی نووسەرەکانی ناو دەستگای سەردەمە کاریگەری خۆی هەبووە بۆ هەمەڕەنجی لە بەرهەمەکان و بڵاوکردنەوەە وەگوتم هیچ سانسۆرێک لە دەستگاکانیە ببورە دواتریش ئەو نووسەرانە ئێمە لە هەمووی تجاهەکان و خاڵ و بیرکردنەوەکان لەوێ کاریان کردووە و ئەمەش بۆتە هۆیەوەی کە هەمەڕەنجێکی زۆر لە چاپکردنی کتێبەکانە هەبێ و یەکێک لەو خاڵە گەشانەی کە دەستگای سەردەم کاتوانێ شانەزی پێوە بکە لیتراتور و ئەدەبیاتی کۆمەڵێکایە پێشتر هەر نەبووە یاخود زۆر کەم بووە بۆ نمونە کای سینەمایە کای مۆسیقایە کایەکانی چرەکە پێشتر بۆ جۆرە بۆ نمونە هوەری شێوەکاریە دەستگای سەردەم کۆمەڵی کتێبی لەو بوارانە هەیە و وەکو نەریتێکی ساڵانەش لە هەموو ڕۆژێک هەموو ساڵێک لە ڕۆژی شانۆی جیهانیە لە بینی 5 تاکو 15 دە کتێبی شانۆی بڵاو کردوتەوە ینی ئەو هەمە ڕەنجە دەستگای سەردەمی پێ ناسرێتەوە بەڕاستی کاکدانا قەیرانی سیاسیان با بڵێم قەیرانی ئابووری چ کاریگەریەکی هەبووە لەسەر بەڕاستی کە بڵێن دەستگای چاپ و پەخشی سەردەم کە دامەزراوە گرنگیشی زۆری پێدراوە بۆ ئەوەی کە بکەوێتە سەر پێیەکانی خۆی و وەکو کاکیوا باسی ئەوەی کرد کە قۆناغی دوای حربی ئەهلی بووە و قۆناغی خاڵی بەڵێن وەرچەرخانێکی فکری گەورە بووە بۆیە سەردەم معنی بوو بەوەی کە لە هەموو لایەکەوە تەماشاکرا
بۆیە گرنگی زۆر پێدرا لە ڕووی باڵێن لە ڕووی ئابوووریەوە. بەڵام لە کۆتایی 2013 ئەوە بوو قەیرانێکی ئابووری یەخەی هەموو هەرمی کوردستانی گرتەوە کە بێگومان دەستگای سەردەمیش بەدەر نەبوو لێی بەداخەوە ئەو منحەیە کە هەمان بوو مانگانە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕا و بووە هۆی ئەوەی کە هەموو ئەو گۆڤارانەی کە هەمان بوو کە نزیکی 8 گۆڤار بوو هەڵیان پەسێرین و هەموو تەرکیز و کارمان کەوتە سەر ئەوەی کە بەو داهاتەکەمەی کە هەمان بوو بۆ چەند کڕێی کە ئەمان کرد چەند کتێبێک ساڵانە چاپ بکەین بەس گرنگ ئەوە بوو کە ئێمە نەوەستاین و نەمردین و تووشی فەشەل نەبووین و تووشی نسکۆ نەبووین ئێمە بەردەوام بووین هەتا ئێستا. بیرمان نەچێت کە هەندێک لایەن هەندێک کەسایەتی ڕۆڵشی باڵیان هەبووەکو لە یادەکەیە باسمان کرد کە جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بووە و هەندێک لە کەسایەتەکانی تر بوو کاک فاروق میران مستەفا بوو هەندێک کەسایەتی تر بووە بەڕاستی کە ڕۆڵیان هەبووە لە بەردەوامبوونی دەستگای سەردەماوە شعوریان کردووە بەوەی کە بوونی ئەم دەستگایە ضروریە بە تایبەت کە تۆ ئیدعای ئەوەکەی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە لەبەر ئەوە قەیرانی ئابووری بەڕاستی ئەگەر من هەموو جارێک ئەڵێم ئەگەر ئەو سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی دەستگای سەردەم نەبوایە یعنی ئەو خۆگری و خۆڕاگری و با بڵێن تەحملەی کە هەمانە نەمان بوایە بەڕاستی ئەو دەستگای ئێستا وەکو کوردڵە تۆزی نامە چونکە عیبئێکی گەورە ینی قورسەیەکی گەورە کە کەوتە سەرشانیەکە بە یەکەمان بەڕاستی یعنی تۆ لەو پەڕی ئەوجی حرەکەتی خۆتەوە لە پڕ گۆڤارەکە دەوەستێ لەو پەڕی ئەوجی حرەکەتی خۆتەوە مەسەلەن ئەو یارمەتی کە هەد بووە هەمووی ئەو ڕێبەجارێ ئەمە ینی پتێبنەتێ کاریگەریشی زۆر دروستەکە حتا لە ڕووی ئەوە کە ئێمە کارمەندێکی زۆرمان هەبوو ئێستا تقریبان بۆ بە 1 لەسەر 5 ئەوە هیچ داهاتێکی وامان نییە بەڕاستی نەخێر تەنها وەکو وتم هاوکارێکی جێگری سەرۆکی حکوومەتمان هەیە بە سواسەوە طبعاً لەگەڵ هەندێک لایانی تر و هەندێک لەو با بڵێن دوکانانەی کە هەمانە لە دەوروبەری دەستگای سەردەما ئەمە ئەو داهاتەی ئێمەیە کە ئەتوانین ماڵانە ئەو کتێبانەی پێ چاپکەین و بیخێنە بازاڕەوە ئەوەی شایانی باسە ئەوەیە ئێمە لە دەستگای سەردەم ینی ئەو وعدەمان داوە بە میلەتی خۆمان بە خەڵکی خۆمان کە ئەگەر بێت و بەو توانە بەو وزە متەواضعی خۆمانەوە تەنها تروسکایی یەکشک بەرین بەردەوامە بین و کار ئەەکەین بۆ ئەوەی کە هیچ نەبێ ڕۆڵی ئەوەمان هەبێ کە پردێکی پەیوەندی بەهێز بین لە نێوان فکری میلەتانی تر و فکری ئەم میلەتەی خۆمانە پردێکی پەیوەندی بەهێز بین بەشێک بین زیخێک بین لەو دیوارێک کە ناوی ژیاری کورد و حەزاڕەتی کوردیە ئێمە ئەم کارانە ئەەکەین بۆ ئەوەی کەنەوەکانی داهاتوو ئێمە نا فەخر بەو بەرهەمانەوە بکەن زانی لەبەر ئەوە بەڕاستی بە هیچ دنیایەکیش هیچ بوارێکیش وەکو کتێب نییە ئەم کتێبە هەتا دوا وشەی ئەمێنێ هەتا دوا لاپەڕەی زەردی ئەدڕێ بەشێکە بێ لەوەی کە یەک کەلیمەی یەک وشەی لێ ئەخوێنێتەوە بەشێکە بێ لە پێکاتی کەسایەتی ئەو کەسێک کە وشەیەکی لێ خوێنێتەوە سحری ئەو وشەیە کاری تێکە بەڵێ کاکیوە هیوایەک هەیە بۆ ئەوەی کە دەستگای چاپ بەخشی سەردەم ببێتەوە بە دەستگاکەی جاران لە حاڵ حازرە ئەو هیوایە لە بەرچاو نییە بەڵام مامساداناوەتیە سوپاس گوزاریە و کۆمەک و بەدەنگەوە هاتنانین بەڵام ئەوەندە نییە بتوانین ئێمە استراتیژێتێکی دوورمۆدامان هەبێ بتوانین کە پلانێکی چەند ساڵیمان هەبێ بەڵکە بێت تەنها چاوەڕوانی ئەو ساڵ و ساقەیە بکەین کادرێ بە دەستگاکە بۆی بتوانێت کتێبەکانی چاپکە حاڵی حازر نزیکی 130 کتێب لە سەری چاپکردنایە 130 کتێبی نەوەعی و تایبەت
بەڵام کە تۆ پارەیەکی وات لە بەردەستانە بێ ناتوانانی کار بکەیت دەنا دنیای خەیاڵ و بیرۆکەی نوێ هەیە بەڵام هەموو خەیاڵ و بیرۆکە نوێیانە ببێ سەرمایەکی مادی ناتوانانی بیکەی بۆ نمونە ئێستا ئێمە زنجیرەی نۆبڵمان هەیە 2 ساڵەوە بزان بێ بە 3 ساڵ توانیمانە 5 ڕۆمان چاپ بکەین ئەو نووسەرانن کە نۆبلیان وەرگتووە تۆ گەر پارەیە کرد لە بەدەستا بێ ئێمە وەرگێڕی زۆر باشمان هەیە کە لە زمانی یەکەمەوە توانێت تەرجمە بکە بتانی کۆمەکی وەرگێڕانە بکەی پارەیان بدەیتێ پارەی حەقی خۆیان وە کار بیان دەیتێ ئەتوانین مەسەرن لە ساڵێکە لە جیاتیەوەی لە 3 ساڵ ئەمە 5 کتێب دەبکەین لە ساڵێکە توانین 10 بۆ 15 کتێب بە زنجیرەی نۆبڵ دەبکەین جگە لە زنجیرەکانی تر کە 5-6 جۆرن ئەزایی یەکێ لە زنجیرانی کە زۆر گرنگە ئەدەبی هەرزەکارانە یا مێربناڵانە کە یەکێکە لەو کایە بێ ئەندازە زۆر گرنگانە کە لە ئەوروپا بێئەندازە باخی پێدرێ بەڵام کە تۆ پارەیەکە لە بەردەستانە بێ ناتوانانی هەرێکێک لە ئێمە کە لەوێ کارەکەین یەک لە سەر چواری موچەی پێشومان وەرەگرین ئەمە منەت نییە بەڵکە ئەمە کاری خۆمانە ئەوەش نەبێرەیکەین لەبەرەوەی هەستەکەینە بە کاری خۆمانە لەبەرەوە زۆر لەو کارانی کە سەردەم ئەتوانێ بیکە و لەبەر دەستکوچی و نەبوونی پارێکی گرنگە لەبیرن نەچێ زۆرینەی وڵاتانی یەکتیڤ و پێشکەوتوو بودجەی وەزارەتی ڕۆشنبیریان لە بودجەی وەزارەتی بەرگری زۆرترە بەڵام ئەوەی کە لە وڵاتەیە شەڕی لەسەر ناکرێ وەزارەتی ڕۆشنبیریە و ئەوەشی کە ئەکرێت هەمووی جەهدی شخصیە و عشق و ویستی نووسەری کوردە بۆ زمانەکەی بۆ ئەدەبیاتی ئەوەمان نەبووایە ئەگەر ئەو عشقە نەبووایە هیچ کام لەو کتێبانە چاپ ناکرا ینی نووسەرمان هەیە بە نانەسکی تەرجماکە ئەنووسێت و ینی ئەگەر لاپەڕێک کە ڕەنگە بنووسێ ڕەنگە پارەیەکی ئەوەندە کەم وەربگرێت شەرمە ئێستا من باسی بکەم ینی توێژی نووسەران بەڕاستی توێژێکی بێئەندازە مەغدورن کەوتونەتە ناو کۆمەڵێ بەرداشەوە بەرداشی حیزبیان هاڕێ چەنی بێ بە خۆی بە ئەوەی کە نێوی زەی هاڕێ و وێرانیەکە هەروەها زەری بە کۆمەڵایەتیەکە لە ڕووی لەبیرە نەچێ هەمیشە نووسەران بەعکسی تیجای بیرکردنەوەی گشتەوەڕۆن بۆ لە بەرەوانەوێ دەستکاری ئەو خەیاڵ و بیرکردنەوانە و کولتوری ناو کۆمەلگە بکەن ئەوەش جەختێکی زۆر گەورەیە زەختێکی زۆر گەورەیە لەسەر نووسەران ینی توێژێکن بێ ئەندازە مەغدورن لە بیرشن نەچێ ئەگەر بۆ نمونە ئێم بەسپاس باسی کاک شێرکۆ بێ کەس بکەین کە تەمەنی تەنها 73 ساڵ بووە بەس ئەو پیاوە هەر خۆی بە تەنها ڕەنگە عەزابی هەزاران ئینسانی کوردی چەشت بێ هەر ئەو پیاوە خۆی بە تەنها بینینی خۆی و کەشفکردنی خۆی بۆ دیدی خۆی بۆ دنیا تەمەنی هەزاران ساڵە نەک 73 ساڵ ینی تۆ لە کۆمەڵگەیەکای ئەم ئەستێرە گەشاوانەت هەیە بەڵام خزمەتیان ناکەی کۆمەلگا هەیە ئەستێری نییە لە هیچی نەبووە دروستێکە بەڵام تۆ لە بریەوەی حورمەتی بگری کە ئەمە سەرمایەکی نیشتیمانی گەورەیە بە عەزابەوەی کوژی ناتەوێ بەرهەمەکانی چاپ بێ نایڵی بەو جۆرەی کە خۆیەوێ بژی و بنووسێ تێگەی هەموو ئەمانە خەمی دەستگای سەردەمە و خەمی هەموو نووسەرانی کووردە بەڵام تۆم قسانە بۆچێکی لە کاتێکە کای ڕۆشنبیری یەکێکە لە پایە هەرە گرنگەکان بۆ شوناسی کۆمەلگا زین تۆ گەر ئەو پایەت بەهێز نەبێ ینی شوناسە دوونە بۆی ئەو شوناسە بەهێزکەی پیشانی بدەی و شانازی پێوە بکەی شوناسی ڕۆشنبیریە بەڵام لە مەراسیمەکەی ئەمڕۆ ژمارەیەک لە سیاسیەکان لێرە ئامادە بوون و بەڕێز پارێزکاری سلێمانی لێرە ئامادە بوو وەزیری ڕۆشنبیری هیچ قسە لەسەر ئەوە نەکرا کە دەستگایەکی لەم جۆرە ئەبێ گرنگی پێ بدرێ ئەبێ دەستگیرۆیی بکرێت کاکەواڵ چەند جارێک خۆڵ ناگرێ دەستگیرۆی دەستگاکەی کردووە بە جۆرە لە جۆرەکان بەس تا ئێستا وەزیری ڕۆشنبیری بە یەک ئانە یارمەتی دەستگای سەردەمی ناوەزانی وەکە ناشیدا ئێمە تێگەین بۆ نایدا لەبەرەوە هیچ پارێکی لە بەردەستان نییە ئەزانی لەبەر ئەمان هامی کێشەی زۆر گەورن و کەس نایە قسەی لەسەر بکە و کێشەی زۆر گەورن کێشەی سەرەتانین کاکرێ
کۆمەڵگە بەرەو فوتان و هەڵۆشان بەرێزانی بەڕاستی کای ڕۆشنبیری بێندازە گرنگە یعنی تۆ ئەو شەپۆ لە خەتەرناکە لە ئیسلامی سیاسی بینی کە هەموو خۆرهڵاتی ناوەڕاستی گرتوۆتەوە بە وڵاتی خۆشمانەوە هیچ ئەدەبیاتێک نییە دژی بۆستێ تێگەی ئەبینیت حیزبە ئیسلامیەکان ڕۆژانە بەدەیان کتێبی مناڵان دەرەکەن تێگەی و مشکی مناڵی بەسە زمان وێرانەکە بەڵام لە پاڵ ئەوەیە ئەم هێزانی تر هیچ خەمێکی ئەم حاڵتە ناخۆن کاکرێ مەسەرەن تۆ پارەیەکی چاک بۆ دەستگای کێک و سەردەم ئامادە بکەی ئەو بتوانێت لەو ڕێەوە مناڵی کورد بە جۆرێکی کە پەروەرە بکاکە نەهێڵێ بڕوا بەلای مەسلەی ئیسلامی سیاسی و ینی بە زۆر کێشەی تریش زۆر باشە ئەبێ بابەتەکە بگۆ دکتۆر ئەو پێوەرانە چین کە ئەبێت لە بەرهەمێکە هەبێت تا دەستگای چاپۆپەخشی سەردەم کاری بۆ بکە بۆی کە چاپ بکەێنێت ئێمە بڵێن دوو قۆناغمانەیە قۆناغی ئەو بەرهەمە هەتا لای نووسەرەکەیە قۆناغی دوم کە ئەگاتە دەستگاکە ناو دەستگاکە سەبارەت بە ئەوەی کە نووسەرێک کە بەرهەمێکی ئەبێ پێش هەموو شتێ دەبێ و کتێبە بۆ نمونە کتێبێکی نەوەعی بێ ینی کتێبێ بێ خزمەت بە کۆمەڵگەی ئێمە بکە خزمەت بە فکریم کۆمەڵگەی بکە ینی جانیبێکی فکری یا جانیبێکی کۆمەڵایەتی یا جانیبێکی ئینسانی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە ئەم کتێبە ئەگاتە لای ئێمە کە گەیشتە لای ئێمە بە چەند قۆناغیشی تراڕوە یەکەم ئەم کتێبە بۆ نمونە لە زمانی عەرەبی وەرجێڕاوە ئەدرێ بە خەبیرێکی عەرەبی تەماشای کاتەوە بەراوردی کاتەوە بزانێ ئەم وەرجێڕانە تەواوە یا تەواو نییە خەلەلی تا چەنە ئەگەر مەسەڵەن خەلەلی کەم بێ خۆمان ینی ئەو خەبیرە دەستکاری ئەکات بۆی چاکاتەوە ئەگەر قابلی دەستکاری کە دەبێ بەڵام ئەگەر هەر وێران بێەوە تۆ ناتوانێت چی بکەیت و داوای لێبوردنی لێکەیت و تەقریری لەگەر نووسێ خەبیرەکە کە بەرهەمە بە کەڵکی بڵاوکردنەوە نایە لەبەرەوەی کە خەلەلی زۆرە ئەیدەیتەوە خواحافیزی بێ و تەواو ئەگەر وەکو وتم خەلەلی کەم بێ چاکرێتەوە هی بەرهەمی واشەیە خەلەلیتیانە قۆناغی دوم ئەوەیە بڵێن کە تای بکرێ کە ئەلێرێ بۆ ڕێنووسی شیەگرتومان هەیە ئەم خاڵە زۆر گرنگە دەستگای سەردەم یەکێک لەو پیرۆزیانەی کە هەیەی یەکێک لەو ئیشە گەورانەی کە کردوێتی بریتێ لە خستنی ڕێنووسی کوردی دەورێکی باڵای هەبووە لە یەکخستنی زمانی کوردیە کە میلەتی کورد ئەتوانم بڵێم سەدان ساڵە کارەکە لەسەرەوە قۆناغ بە قۆناغ قۆناغ بە قۆناغ نووسەر هەبووە هەوڵی بۆ داوە ئەمارەتەکان هەوڵیان بۆ داوە بەڵام نەگەشتنەوەتە ئاکامێ دەستگای سەردەم تەواوکەری هەموو ئەو جوهدانەیە کە بە دڵخۆشیێکی زۆرەوە ئێستا ڕێنووسێکی کوردی ڕەوان پەیڕەوەکە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لە ڕووی ستراکتۆر و لە ڕووی دروستەی زمانی کوردیەوە کار لەسەر ئەم بەرهەماکرێ ڕستەکانی دەبێ ڕستەی کوردی پەتی بن ڕستەکانی دەبێ بە پێی ڕێساکانی زمانەوانی سێنتاکس و با بڵێن پراگماتیکی کوردی ڕێک بخرێنەوە خاڵی سێهەم ینی بڵێن گرامەری زمانی کوردی ڕێک بخرێنەوە خاڵی سێهەم ئەنجە ئەشتە ناو وشەکاری بڵێ مۆرفۆلۆژیای ناو وشە بە وشەوە لە ڕووی وشە سازیەوە وشەکان دەبێ ئەو وەزنانە بن بڵێ ئەو وەزنە کوردیانە بن یا ئەو وشە کوردیانە بن کە هەن ئەنجا ئەم بەرهەمە ئامادە ئەکرێ بۆ چاپ کە هەموو شتێکی تەواو بوو ئەخرێتە سەر سیدی و ئۆکە ئەخیر وەرەگیرێ و بەرجی بۆ دروست ئەکرێ و لۆگۆی سەردەمی ئەخرێتە سەر و ئەنێرێ بۆ چاپ ئەمە ئەو قۆناغانیان بڵێن ئەو مەرجانن کە بەرهەمێکی پیا تێپەڕەبێ طبعا ئەگەر باسی بەرهەمی گۆڤاریکە بە هەمان شێوەیە ئەو بابەتێکی و مقالەیەکی هەبێ ئەموو ئەم شتانە ببینێ ئەنجا ئەچێتە بواری بڵاوکردنەوە بێگومان دەستگای چاپۆپەخشی سەردەم خاوەنی چاپخانەیە چاپخانەکە وەکو پێویستە بە بەراورد بەو چاپخانانەی کە لە دنیای ئێستا هەیە بەڵێ چاپخانێکی پێشکەوتووی هەیە دەستگاکە بەڵام ئەویش کۆمەڵی کێشەی گەوری هەیە لەبەرەوەی چاپخانەکە چاپخانێکی گەورەیە و ئێستا تیراژی کتێب پێشتر لە بینی 1000 بۆ 3000 بوون بەڵام ئێستا تیراژی کتێب لە بینی 200 بۆ 500
بۆیە ئەگەر بەو چاپخانە گەورەیە تۆ ئەو کتێبە کە هەم تیراژی کەمە چاپی بکەی بێگومان ساری زیاترە لەبەرەوەی چاپخانەکە گەورەیە. ناچار ئێمە پەنامان بڕۆ بۆەوەی بە مینیماڵ شتێکی بچکۆلەتر بتوانین کتێبەکانمانی پێچاپ بکەین. چەندێک گرنگی بە بابەتی عەرەبیە دەن. وەڵا ئەو گرنگە و سوالە لە خەیاڵما بەسەر پرسیارێک لە باسمان خۆت باس دەکرد. ئێمە بمانێ و نەمانەیە کە پێمان دەڵێن یعنی کوردستانی عێراق لەبەرەوە کۆنتاکتی یەکەممان لەگەڵ میلەتێکە پێوتە میلەتی عەرەب. بە درێژایی مێژوو کێشەی گەورەی ئێمە لەگەڵ ئەم میلەتی عەرەبە ئەوە بووە کە زمانێکی هاوبەشمانە بۆ قسە پێ بکەین. زمانی میلەتێک ینی مەسەڵەن ئێمە کافی نییە بۆ ئەوەی کە کابرایەک لە عەسکەری فێری عەرەبەوە بچێ لەوە قسە بکە. سراکتۆری بیرکردنەوەی ئەو میلەتە، کەلتوری زمانەوانی ئەو میلەتە، شێوازی تێگەیاندنی ئەو بڵێن بیرکردنەوەی ئەو میلەتە، ئەو ڕستانەی کە ئامادەن لە ناو ئەو زمانەیە، ئیدیۆمی زمانەکەن زمانە عەرەبیەکەن باشە. ئێمە ئەمەمان نەبووە لەگەڵ ئەو میلەتە، لەبەرەوە هەر وەختە بیست بێتن باسی مشکلی خۆمان بکەین نەمانتوانیەوە، یا نەمانتوانێت تێیانگەێنین، یا ئەوان تێمان نەگەیشتون، یان یەتەکەمان نەگەیشتووە. لەبەرەوە بە درێژایی مێژوو ئەم کێشە سەرەکیەمانە وەبزانێکێک لە داواکاریەکانی هەڤاڵ مام جەلالیش زۆر گرنگی بە خۆی وا خۆی مام جەلال بە ڕەحمەت بە عەرەبێکی چاکی زانی. یعنی من بینیومە لە کاتی خۆیەتی کە باسی ئەوە بکەم لە بە هەڵانە چوون یا ساڵانە بوو یا چلەی سەدر بوو، نازانم شتێکی بوو بناسبەکەم باش بیر نایەتەوە کە چۆ ژوورەوە یەکەم قسەی لەسەر بەناسەکە و ڕێی ژمور وتی ئەو دیێڕەتان غەڵەتە چاچی کەنەوە عەرەبێکە. طبعا ئەمە مهمە، ئەمە ینی ئەمە ینی مام جەلال ئەو سەرمایەی هەبوو. بۆیە هەمیشە ئەیان مەسەلەن کۆکەرەوەیە چەترە و هەموو عێراقیەکان کۆکاتەوە چونکە ئەیتوانی بەو عەقڵیەتەی ئەوان مشکیلەکەی باسکە. ئەمە زۆر گرنگە. لەبەرەوە گرنگیدان بە زمانی عەرەبی ئەو زمانە نەکەر زمانی عەرەبی کوتم زمانی دڵفۆعامیانە ئەو زمانە و تەرجەمەکردنی ئەدەبیات و مێژووی ئێمە بۆ ئەوان زۆر گرنگە. ئێمە لە 2003ەوە گۆڤارێکمان هەیە بە ناوی گۆڤاری سەردانی عەرەبیەوە کە ئیشی ئەوەیە ڕوئیای سیاسی ئێمە وەکو میلەتی کورد، بیرکردنەوەی ئەدەبی ئێمە و دەقەکانی ئێمە و مێژووی ئێمە و تێگەیشتنی ئێمە بەرامبەر بە عەرەب ئەمانە وەرئەگێڕێت بۆ زمانی عەرەبی و ئەمە ئەخاتە بەردەم خوێنەری عەرەبی. ئەزانی و من خۆشبەختانە توانم بڵێم فیدباکیشی باشم لەلایە زۆربەی زۆری ئەو قەڵەمە عەرەبیانەی کە ناون لە یەکێتی نووسەرانی عەرەب لە ناو عێراق و لە دەرەوەی عێراق وەڵام دەرەوەیەکی ئیجابی زۆر باش بوون لەگەڵ ئەو گۆڤارە ئێمە. بە بەڵگەی چی؟ هەندێک لەوانە حەزیان کردو کە بنووسن لە گۆڤارەیە و نووسیان هەبوو، قەڵەمیان دیار بووە. ئەزانی ئەمە یەک. دوو هەندێکی کە لەوانە لەگەڵ ئەوەی کە چاپ و بڵێ خانەی چاپ و بڵاوکردنەوەی گەورە هەیە لە ناو وڵاتانی عەرەبیە حەزیانەکە کتێبەکان بێن بۆ دەستگای زەردەم تەڵێک. ئێمە زنجیرەی کتێبی عەرەبیشمان هەبوو ئەگەر لێ بێت نزیکەی 7 کتێبمان هەیە کە بە زبانی عەرەبی چاپمان کردووە. سەرۆکی یەکێتی نووسەرانی عەرەب خۆی کتێبێکی چاپ کردووە لای ئێمە کە لەگەڵ ئەوەی کە بیباتە هەر وڵاتێکی عەرەبی بەسەر سەربەی چاپەکەن بەس حەزی کردو لە دەستگای سەردەمیکە. لەبەرەوە ئیستیجابەیەکی ئیجابی زۆر گەورە هەبووە لەگەڵ با بڵێن لەگەڵ ئەم حرەکە ئەو بزاوتە عەرەبی کە ئێمە لە دەستگای سەردەممان بووە. بەڵام بەداخەوە بەر ئەو شەپۆلەکە و سەردەمی عەرەبی کە هەڵپەسێنراوە ئێستا بۆ ئەم ماوەیە و زنجیرەی کتێبی عەرەبیشمان ئێستا کتێبی تاکە طەبعەکەی تاکەی عەرەبی، بەڵام ئەو زنجیرەیەمان بەداخەوانی ئێستا ئەویش لە قۆناغی هەڵپەساردنایە. نازانم ناوی بنێ قۆناغی متبوون یا سەڕبوون. کاکیوە پرسیارێک کە ئەبێ بیکەم تۆڕە کۆمەڵایەتی و دیجیتاڵیەکان چەندێک خوێنەری کوردیان دوورخستۆتەوە لە
خوێندنەوە و چی بکرێ و ئەرکی کێیە بۆ ئەوەی کە ئەم نەوە تازەیە خوێندلەوە لەلایەن ببێتەوە وەک فەرهەنگی لێبێت. ئێمە پێش ئەوەی کە ئینتەرنێت وەش بێت ئێمە خوێندنەوە کولتور نەبوو لە لامان بە ئێستاشەوە لەبەرەوەی کە خوێندنەوە کولتور نییە لەبەرەوە کتێب بەهای نییە بۆ نمونە یەکێک لە دیارە زۆر جوانەکانی سەری ساڵ لە ئەوروپا ئەوەیە تۆ کتێبێک بۆ هاوڕێیەکت بەری بەڵام ئەوە نییە لێرە ئەزانی وە تا کوێستا خوێندنەوە نەبووە بە کولتور خوێندنەوە کێیکا بە کولتور لە قوتابخانەوە ئەکرێت لە ماڵەوە ئەکرێت تۆ سەیری زۆرینەی خێزانی کورتکە بەشێکی زۆری ڕەنگە لە سا لەدا 6 هەر کتێبخانەی نەبێت لە ماڵەوە ئەگەر کتێبێکی شتیاوێتە ناو کتێبانەی مناڵەکانێتی قوتابخانەیە ئەزانی ڕەنگە قورعانی هەبێ بەڵام کتێبی تری نییە ئەزانی ئەوەیەکە لە هەرا کێشەکان و ئیشیش بۆ ئەمە نەکراوە ینی ئیش بۆ نەکراوە کە خوێندنەوە بکرێ بە کولتور دەستگای سەردەم ڕەنگە هەر فریایەوە بکەوێ ئەوەندە بتوانێت کە ئیشی چاپکردن و بڵاوکردنەوەی گوڤار و کتێبەکانی بکە بەڵام ئەوەی تر کایکا بە کولتور ڕاستیە قوتابخانەیە قوتابخانە لە بری ئەوەی کە کتێب بکە بە کولتور کتێب لە بەرچاوی قوتابیەکانی ژەخە ئەمە یەکێکە لە شەشارە گەورەکان دووش دە 15 ساڵە لە ڕێی قوتابخانە هەلێکانەوە کە بە زمانی تر قوتابیان فێری خوێندنەکان ئەوەندەی تر کاریگەریان هەبووە کە ئەو کولتورە دروست نەکەن ینی زمانی کوردی نەکەن بە زمانی سەرەکی ئێستا تۆ گەر خەڵکی وڵاتێکی وەکو سوید بی مناڵەکانت لە پێشابێ سویدی فێربن اینجا دوو زمانی تر فێربن وەکو ئینگلیزی فەڕەنسی ئەڵمانی بەڵام لێرە بە پێچەوانەوە پێم سەیرە خێزانی کورد شانازی بۆەوە کە مناڵەکەی فەڕەنسی ئینگلیزی ئەوە ئازانێ بەس کوردی نازانێت ئەوە شوورەیەکی زۆر گەورەیە و دایک و باوکی کورد لەوێ شەرم کاکەگوێی لەم قسەی منە کە مناڵەکەی کوردی نەزانێت ئێمە هاوڕێمان هەیە لە سویدەژی خانبەکەی سویدیە بە زۆرەڵێ ئەبێ مناڵەکەم فێری کوردی بێ چونکو کوردی هەڵگری کولتوری باوکەکەیە کوردی زانین تەنها قسەکردن نییە ناو زمانە دنیایەک ڕیشەی سیر هەیە هەتۆ لە ڕێی زمانەوە ئەتوانی دەست بگا بە بیرکردنەوەی دەستەجەمی و کۆمەڵگەیە لە ڕووی زمانەوە تۆ توانی لە ئیقاعی شار و مۆسیقا تێبگەی لە ڕووی زمانەوە تۆ توانی بەشێکی زۆر لە کولتور تێبگەی ینی کە مناڵێک نەتوانێت بە زمانی دایکی قسە بکە ینی بەشێکی زۆری کولتور ناتوانێت هەڵگری بەشێکی زۆری کولتوری خێزانەکەی و کۆمەڵگەکەی بێ ئەمە یەکی کێشێکی زۆر گەورە ببوورە کە ئاوا هاتم کە ئەبوو من هەر باس لە بە کولتورکردنی خوێندنەوە بکەم بەڵام ئەمە یەکێکە لە کێشەهەرە گەورەکان ئەمە بەڕاستی ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی خوێندن زۆر بەجددی ئەم حاڵەتە وەربگرن ئەگەر ئەمە بەجددی وەرنەگرن ئێمە 10 ساڵی تر 15 ساڵی تر ئەبین بە خاوەنی چەند جیلێک کە هیچی کوردی نازانێ و ئەمانە گەوراون دێنە ناو کۆمەڵگەی کوردیەوە غەریبن بە زمانەکەی غەریبن بە کولتورەکەی تێگەی و ئەمانەش سبەینێ پلەپایانەبێ ئایا ئەمانە ئەم کۆمەڵگەی بەرەو چاڕاستەیە زانی قسە بکەن زۆر ڕاستە بە کوردی باشارەکەی حاجقاری کۆی نەڵێ بەزانی لەبەرەوە بە کوردی قسەکردن بێ ئەندازە گرنگە دەستەکانتان خۆش بێ ماندومان کردن زۆر بەڕێز دکتۆر دانا محەممەد سەرنووسەری گۆڤاری سەردەمی عەرەبی و زۆر بەڕێزی وا قادر شاعیر و نووسەر سپاسانەکەم کەم ئێوارەی لە پرۆگرامی مەگەزین بوو.